ئەو ژنە ئیتاڵیەی کە بێ قۆڵ لەدایک بوو. نادیە گۆرسێلا لە باشووری ئیتالیا بە نەخۆشی فۆکۆمیلیاوە لەدایک بوو. ئەوەش نەخۆشیەکی دەگمەنە دەبێتەوەی ئەوەی شێواندن لە دەستەکان و قاچەکاندا دروست ببێت، چونکە ئێسکەکان لە گەشە دەوەستن، زۆر جاریش هەر گەشە ناکەن یاخود تووشی کورتی دەبن. نادیە تەمەنی 27 ساڵانە بەبێ قۆڵ لەدایک بووە، هەروەها بەشێکیش لە قاچی نییە، بڕبڕی پشتی چەماوەتەوە. وێڕای هەموو ئەمانەش لەسەر ژیانکردنی سوور بووە. نادیە لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیدا باسی لەوە کردووە کە کاتێک لە قوتابخانە بووە هەرگیز هەستی بەو بارودۆخە تایبەتەی نەکردووە، تووشی هیچ گاڵتە پێکردنێک نەهاتوەتەوە، بەڵام لە دەرەوە لەلایەن کەسانی نەناسراوە هەندێک جار تووشی توانج هاتووە یاخود هەندێک جار بە چاوی بەزەیەوە سیر کراوە. ئەوەش ئەستێکی ناخۆش بووە لەلای. لە چاوپێکەوتنێکیدا باسی لەوە کردبوو کە ئەو ئارەزووی وەرزش دەکات، کاتێکیش باسی ئارەزوەکانی دەکات هەمووان پێی دەڵێن چۆن دەتوانی ئەو کارە بکەیت، بەڵام نادیە توانی وەڵامیان بداتەوە. ئەویش بۆی سەلماندن کە نەخۆشیەکەی نابێتە ڕێگریەک لە بەردەم ئەوەی کە ژیانێکی ئاسایی هەبێت. نادیە بەهۆی ماتۆرسکیلێکی تایبەت بە کەسانی کەم ئەندام توانی زیاتر متمانە بە خۆی پەیدا بکات. لە زاری خۆیەوە دەڵێت هەست بە گرنگی خۆی و ژیان دەکات، متمانەی بە خۆی هەیە. وێڕای ئەوەی هەموو ئەگەرەکانی ژیانکردن لە دژی ئەون. لە ڕابردوودا نادیە لە تۆری کۆمەڵایەتی ئینستاگرام تەنها وێنەی ڕوخساری بڵاو دەکردەوە، چونکە هەستی بە شەرم دەکرد بەهۆی کەم ئەندامیەکەیەوە، بەڵام دواتر دەرکی بەوە کرد لە ژیاندا زۆر شت هەن کەمایی شەرمەزارین، بەڵام ئەو بارودۆخەی ئەو هیچ کات یەکێک نییە لەو شتانەی کەمایی شەرمەزارین، بەڵکو مای شانازین. بەو شێوەیە بەرەبەرە هەستی دەکرد بەوەی وێنەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو دەکردەوە. لەلایەن شوێن کەوتنەکانیەوە پاڵپشتیەکی زۆری لێ دەکرا و توانی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک ئامڕازێکی هیوابەخش بەکار بهێنێت، چیرۆک و ئەزمونەکانی بڵاو دەکردەوە بۆ ئەوەی بە هەمووان ڕابگەێنێت کە ئەو کەسێکی بەهێزە. نادیە توانی تەواوی ئاستەنگ و بربەستەکان تێ بپەڕێنێ و هیچ کات دەستبەرداری ئەو خەونانە نەبوو کە هەیبوون. کۆڵمەدە تۆش دەتوانیت هەموو ئاستەنگەکان تێ بپەڕێنیت.